خلاص دوباره جژنتان پیرۆز بێت هەر و جەژن خۆشیاگەن لە تەوەری کۆتایی ئەم بەرنامەیە باس لە دڵخۆشی مناڵ دەکەین لە ڕۆژانی جەژناوە تا چەنە گرنگە دایک و باوکان گرنگیان پێ بدەن و خۆشیەکانی ئەم ڕۆژانەیان زیاتر و باشتر بۆ بڕازێننەوە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان حسێنمان کردووە ڕاهێنەری پەروەردەی و هەروەها مناڵە چاوگەشانەوە و ساگیان زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوون جەژنی پیرۆز بێت بەخێر بێت گوڵە جوانەکانیش بەخێر بن جەژنتان پیرۆز بێت ئازین ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر لە جەژن خۆشییان مامۆستاگیان دووبارە سپاس بۆ ئامادەبوون ئێمە زوو عازێتە لە خزمەتان مامۆستا تا چەنە گرنگە ئێمە گەورەی جەژنەکان و دڵخۆشی و شادمانی جەژنەکان بگوازینەوە بۆ مناڵەکانمان و مناڵەکانمانی پێ ئاشنا بکەین. جەژن خۆی یەکێکە لە دروشمە گەورەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کاتێک ئێمە ئەمانەوێ مناڵ و نەوە جگەرگۆشەکانمان پەروەردە بکەین یەکێک لەو هۆکارانەی کە ئێمە ئەتوانین مناڵەکانمانی پێ پەروەردە بکەین بریتە لە گرنگیدان بە مناڵەکانمان لە بۆنە ئاینەکاندا بە تایبەتیش جەژنەکانی ڕەمەزان و جەژنی قوربان جەژن بۆ مناڵەکان بۆ گەورەکان مای خۆشیە مای دڵخۆشیە مای دەربڕینی شادیە بەڵام بۆ مناڵەکانمان زۆرتر مای خۆشیە ئەم خۆشیەش کاتێک ئەگات بە مناڵەکان کە دایکان و باوکان و خێزانەکان وەکو پێویست گرنگی بەم بۆنە ئاینیە بدەن هەر لە ئامادەکردنی نانی بەیانی لە کڕینی جلوبەرگی جوان بۆ مناڵەکان هەروەها ڕازاندنەوەی سفرە و هەروە پێدانی جەژنانە بۆ مناڵەکان چونکە مناڵەکان لە جەژنە ئەگەن بە کۆمەڵێک خەونیان ئەگەن بە کۆمەڵێک خولیان کە پێشتر خۆیانی بۆ ئامادە ئەکەن بۆیە چەندێک خێزانەکان گرنگی بە جەژن بدەن ئەوەندە منداڵەکان گەشببین ئەبن و دڵخۆش ئەبن و لە یادەوەریاندا ئەمێنێتەوە ئێمەی گەورەکان زۆر جار ئەڵین لە ڕابردوودا جەژن بۆ ئێمە واتایەکی گەورەی هەبوو زۆر خۆش بوو بەڵام ئێستاوا نەماوە ئەوە ئێمەی گەورە وابیر ئەەکەینەوە ئێستش ئەگەر دایکان و باوکان و خێزانەکان گرنگی بە جەژنەکان بدەن هەمان یادەوەری گرنگ لە زاکری مناڵەکانمانە جێهێڵین دەستە خۆش مامۆستاگیان ینی پێشووتر باسی ئەومان کرد کە ئەگەر لە لای گەورەکان تۆزێک جیاوازیەک دروست بوو بێ لە جەژن بەبەراورد بە ساڵانی ڕابردووتر بەڵام لای مناڵ هەر ئەو جوانی هەرێمێنێتەوە هەر ئەو دڵخۆشی هەر هەیە گرنگی پێدات خۆی زۆر جار ئێمەی گەورەکان کاتێک کە شتێک زۆر دووبارە ئەەکەینەوە ئەوەندە لامان گرنگ نامێنێ بەڵام لە هەمان کاتا گرنگ و باخی خۆی هەیە بەڵام بۆ مناڵەکان جەژن ئەزمونێکی نوێیە دەرفەتێکی نوێیە دەرکەوتنێکی نوێیە متمانە بەخۆبوونێکی نوێیە ئێمە لە جەژندا ئەتوانین متمانە بدەین بە مناڵەکانمان بڕۆن لە دەرگای دراوسەکان بدەن فێری ئاداب و ڕەوشت و ئەتەکێتی سەلامکردن وەڵامدانەوە جەژنە پیرۆزە ڕێزگرتن لە گەورەکان بە خێرەهاتنی میوان بکەن و لە هەمان کاتێک کە لەگەڵ خۆمانە دەستیان ئەگرین ئایان بین بۆ یاریەک ئایان بین بۆ ماڵی خزمێک کەسێکی پێ ئەناسێنین بۆیە مناڵەکانمان جۆرێک متمانیان بۆ دروست ئەبێ لە جەژندا مناڵەکانمان خۆیان ئەنوێنن لەبەر ئەوە لە یادەوەری ئەواندا ئەمێنێتەوە و بۆ نەومناسبەیەکە گرنگە دایکان و باوکان زۆر گرنگی پێ بدەن بۆی بتوانن مناڵەکانمانی تیا پەروەردە بکەین. مامۆستاکۆی جەنابشت فەرمووت زۆر کات بەهۆی دووبارەبوونی ئەم جەژنانەوە لەوانەیە لە بەرچاوی گەورەکان و لە بەر دڵدەرونی گەورەکانە ڕۆژەکان ئاسایی بوو بێتنەوەوانەوە ئەو گرنگی پێنەدەن بەڵام ئەمە تا چەندێک مەترسیدارە دایک و باوکێک لە ناو خێزانەکەیان خوشکوبرایەکی گەورە لە ناو خێزانێکە بەم ڕۆحێتەوە پێشوازی لە جەژن بکەن و ئەم وێنەیە بگوازنەوە بۆ ئەو مناڵانی کە تەمەنێکی کەمیان هەیە زۆر گرنگە کاتێک خێزانەکان گرنگێکی تەواو بەم بۆنەیە ئەدەن مناڵەکانیش لەلایەن گەورە ئەبێ مناڵەکانیش لەلایەن گرنگ ئەبێ ئێمە ئەبێ ئەوە بزانین جەژنی ڕەمەزان جەژنی سەرکەوتنە جەژنی پاکبوونەوەی ناخات دڵ و دەروونمانە ئێمە لە جەژندا شادی ئەگێڕین بۆ خاوێنبوونەوەی ناخمان بۆ عقلمان بۆ ڕۆحمان بۆ گەشەکردنی ڕۆحمان بۆیە کاتێک ئێمە هەر لە ڕەمەزانەوە باس ئەەکەین ئەگەین بە جەژن شادی دەرئەبڕین ماوەیە کۆمەڵک شتمان لەسەر حرام بوو لە ڕۆژانی جەژنە ئێمە حرامانە نامێنن خواردن ئەخۆین خواردنەوە ئەخۆین اینجا لەگەڵ ئەو ئامادەکاریانەی کردومانە بۆ ڕۆژی جەژن ئێمە ئەم ئامادەکاریانە گەورانەمان کردووە دایکان و باوکان لە ماڵەوە ڕاوێژ ئەکەن بەیەکەوە بۆیە لای مناڵەکانیش گەورە ئەبێ اینجا مناڵەکان دەرکەوتنی کۆمەڵاتیان بۆ دروست ئەبێ ئێمە زۆر جار تەنها ئامۆژگاری مناڵەکان ئەەکەین لە ماڵەوە بەڵام لە جەژندا مناڵەکان
جەژن بۆیان ئەبێتە ساحەیەک بۆیان ئەبێتە مەیدانێک ئەوەی کەوەریان گرتووە بتوانن جێبەجێکەن خۆیانی تیا ببینەوە داهاتوی خوانی تیا ببینەوە بۆیە ئەم ڕستەیە زۆر دووبارە ئەکەینەوە چەندێک ئێمەی دایکان و باوکان گرنگی بە جەژن بدەین ئەوەندە زیاتر لە یادەوەری ئەوانە ئەمێنێتەوە کاریگەری خۆی جێهێڵێت دەست خۆش ماوەسەیان پێشتر ئاماژت بۆ کرد کە گرنگە منداڵ فێری پەیوەندی کۆمەڵایەتیەکان بێ ڕێز لە خاڵ و مام و ئەو کەسانی کە دێنە ماڵەوە تا چەند خەتەرە نێرێنیە ئەگەر منداڵە هەر بە جلیش بەرگیشی لەبەر بکرێت و بەڵام ئایپادێکی ببرێەوە دەستەوە لە سوچێکە دابنیشێ هەر نەزانێت جەژن چیە و چۆن چۆنی و نەچێتە کۆڵان و ینی تێکەڵ نەبێت ئەمە چ زیانێکی بۆ ئەو مناڵە و داهاتوی مناڵە بێت کە نازانێت سەر جەژن کاتێک ئێمە هەر کاڵین جەژن بریتە لە دەربڕینی خۆشی لە دەربڕینی شادی مرۆڤ بە تەنها خۆی دڵخۆش نابێ ناتوانێت شادی دەربڕێ کاتێک تێکەڵی هاوڕێکانمان ئەبین تێکەڵی دراوسەکانمان ئەبین تێکەڵی کۆمەلگە ئەبین بەدەم ئەوانەوە پێ ئەەکەنین لەگەڵ ئەوانە ئەدوین ئەو کاتە ئەتوانین خۆشیەکانمان شیرکەین بڵاو بکەینەوە لەگەڵ یەکتریدا بۆیە کاتێک مناڵەکانمان سوودێکی هەیە ئەگەر تابلێتێکی بینێ مۆبایلێکی بدەینێ تەنها لە ماڵەوە جەژن بکە بۆ خۆی بەتەنها ئەمە پێی ناوترێت جەژن هۆکارێک بێ بۆ ئەوەی بۆی مناڵەکانمان لە ماڵەوە بێنینە دەرەوە جەژن ئەبێ هۆکارێک بێ مۆبایل و ئایپادەکان لە مناڵەکانمان بسێنین دەستیان بگرین بۆ ماڵە دراوسەکانمان بۆ ماڵە خزمەکانمان بۆی لە گۆشەگیریدا ببڕێن زۆر جار هەندێک لە مرۆڤە گەورەکان ئەبینی لە شوێنێکە کاتێک چاکوچۆنێکی لەگەڵاکەی سلااوێکی لێکەی وەکو پێویست ناتوانێت وەڵاممان باتەوە بۆ لە ڕابردوودا دابڕاوە جۆرێک گۆشەگیر بووە بەڵام ئەگەر ئێمە ئەم هەلو فرسەتیان بۆ بقۆزینەوە مناڵەکانمان ئاشناکەین بە جیهانی دەوروبەریان کەسایەتی خۆیان ئەدۆزنەوە کەسایەتی خوان بۆ دروستە بێ فێر ئەبێ پرسیار بکەن وەڵام بدەنەوە بدوێن بۆیە کەساتیشیان بۆ دروست ئەبێت و پێ ئەگەن وەلەو گۆشەگیریش ڕزگاریان ئەبێ کاتێک پێشتر دەقیان پێوە گرتووە دەرفەتێکە یاخود دەلاقەیەکە بۆ بنیادنانی کەسایەتی مناڵەکانمان و بەهێزکردنی کەسایەتی بەڵێ بە دڵنیایی جەژن یەکێکە لەو هۆکارانەی کە ئێمە ئەتوانین کەسایەتی مناڵەکانمان بنیاد بنین هەم لە ڕووی دەرونیەوە دڵخۆشیان کەین لە ڕووی جستەیەوە هەست بە جوانی خۆی ئەکا هەست بە جەمالی خۆی ئەکا ئەچێتە ناو هاوڕێکانەوە فێر ئەبێ شانازی بە خۆی بکە شانازی بە خێزانەکەی بکە شانازی بە دایک و باوکی بکە فێر ئەبێ لەگەڵ گەورەکانە گفتوگۆ بکات پرسیاریان لێ بکە وەڵامی پرسیارەکانیش بداتەوە کۆی هەموو ئەمانش ئەبێتە مای بنیادنان و پێکاتی کەساتی ئەم مناڵانەی کەوا وردە وردە باڵاکەن و گەشاکەن دەسۆش بەوەسەیانوا تۆزێ مناڵە جوانانە بدوێنین کامتان قسەمان بووەکە لەو سەرەوە بین ماوەسە بەخێر بیت جەژنە پیرۆز بێ حەزەکە خۆی ماکێکە بگرێ بگرە بزانم جەژن چێت ناوچی ئاوە ناما بیت چوو ناوچی گیان هێلینا جەژن چۆنە بەلای تۆ چۆن خۆتی بۆ ئامادەکەی جلوبەرگی تازە لە بەرەکەی بەیانیان زوو هەڵەسی چیەکەی لە ڕۆژی جەژن کۆڵان و لەگەڵ هاوڕەکان تا چیت هەستێکی چۆنە پێ ئایا جەژن چ شتێکی جەژن زۆر بەلاتەوە خۆشە گەڕاکچی لە ترگە ماڵانەی نەقڵێنی جەژنانە و جژنانە لە من خۆشترە دەست خۆش بەهێلی ناگیان جەژنە پیرۆز بێت دووبارە ئەو گوڵە جوانی تەنیشتە بزانین ئەو ناوی چییە تۆ ناوچێ دیە جەژنە پیرۆز بێت دیەکیمە خێر بێت هەر لە جەژن نابی سەلامت بی دیە جەژن چۆنە بەلاتەوە جەژن خۆشە حەزەکەی ڕۆژی جەژن زوو بێت خۆشە جەژن ئەم بەیانە زوو ئەستا ئەوا جلوشت و جلو گۆڕی و خۆ گۆڕیوە دڵە خۆش بوو هێلینەوە نییە دیە گیان تۆ گۆرانی زانی گۆرانیمان بۆ بڵێ تۆزە گۆرانیمان بۆ بڵێ دیگە دەنگی بەرز ئافری بەدەنگی بەرز خاڵاتی خوای مسکین خاڵاتی خوای بە ڕۆژ جوانی مسکین ئەفەریوام زانم تۆ سرودێکی کەو هەیە دینی من ئیسلامە حەزەکەی نەوەمان بۆ بڵێ ئەوە شەوت تووە بزانم کلیپیشت هەیە و
ئافرین ماشەڵڵا دێوەمان ئەو بەڵێ ماڵ بڵێ جوانی من ئیسلام ئەو تا لەگەڵ بەرزە ئەم دینە مەشخاڵی ڕێگەیشینە بۆ ئەم زەمینە جوانترینە جوانترینە بەرزە ئەم دینە مەشخاڵی ڕێگەیشینە بۆ ئەم زەمینە ئەمڕێ بە زەمان جێشانە زیە ئەمڕێ بە زەمان جێشانە زیە گەرە پەیڕاوی بکەین سەرفرازیە گەرە پەیڕاوی بکەین سەرفرازیە جوانترینە جوانترینە بەرزە ئەم دینە مەشغاڵی ڕێگەی ژینە بۆ ئەم زەمینە جوانترینە جوانترینە بەرزە ئەم دینە مەشغاڵی ڕێگەی ژینە بۆ ئەم زەمینە دەستی خۆش بێ دیێگوڵ زۆر ئافرین سپاس دەنگی هەر خۆش بێت پێی مەم کچە جوانە گوڵە جوان تۆ ناو چییە؟ ناو مینا مینا گیان جژنە پیرۆز بێ جشن تۆش ئەوش لە جوانانەش پیرۆز بێ کێ بۆی کڕی ئەو جلانە پێدایکم زۆر جوانە پیرۆزە بێ شکلێتی کۆ نەکردوەوە ئەم بەیانیە ناڵە شکلێت کۆکەرەوە بە هاتۆ بۆ زەمووی بەرنامە هاتوو بۆ بەرنامە زوو هاتوون شکلێت کۆکەرەوە بە زەمووی نەخۆی باش ئافرین لەگەڵ کێ ئاگەڕێ گەر بچی وەژکلێت کۆکردنەوە والله لەگەڵ ئەم سیانە ئافرین ئافرین. کاتێوە هاوڕێشن دەیەخوا بەخێر بن دووبارە جژنتان پیرۆز بێ دی با بچینە لایەن گوڵە جوانەی تر گوڵە باختۆ ناو چییە؟ هێزە گەزۆکیان جژنە پیرۆز گەزۆ بێ ماشەڵڵا ناوی چەند خۆشە ئەزانی گەزۆیانی چی؟ چی شیرینیشە شیرینیەکە وەکو خۆت گەزۆ تۆ هیچ گۆرانیەکە زانی بۆمان بڵێ؟ شتێکی خۆشمان بۆ بڵێ هیچی بیر نییە؟ دی زۆر باشە جژن کێم لە جوانانەی بۆ کڕی؟ دایکم دایکە؟ حەزەکەی جژن بێت؟ ویستەوە پرسیارە لێ بکەم بەیانی شەو کە خەوتی و پێ خۆش و بەیانی زوو ڕۆژ بێتەوە خێرا جەژن بکەیت و بچیتە کۆڵان و جەژنانە وەربگریت وە ئافرین دەستان خۆش بێ دەستان خۆش بێ. مامۆستا دەگەڕێمە لای بەڕێستان من خۆم لە هەموو جەژنێکا کە جەژن دەبێت هەر یەکسەر بیرەوەرێکی مناڵی دێتەوە خەیاڵم ینی بیری و ڕۆژانەکەم بۆ نەچوومەتە ئەو شوێنانی کە یاریتیا بووە یانۆکۆی کە هەر لە دیمەنەکانی پاملەرەکانیشمان بینیمان هەر زۆربەی زۆری هەموو پاملەرەکان مناڵ دەوریا و ینی ئەتوانین بڵێن لە سەدا نەوەی دەڵی جەژنی مناڵان ینی مناڵ زۆر پێی خۆشە هەر لە بەرەمەشە کە تەورێکماندانا بۆ ئەم بابەتە هەر لەسەرەوەی کە ئاماژەم پێکرد تا چەند گرنگە ئەمە لە بیرروبەری هەمومانە ئەمێنێتەوە کە ڕۆژانێگە بووە ئەو خۆشیە دێتەوە نێو زێنمان و دووبارە لەو مەراسیمەدا بیری لەکەینەوە دووبارە ئەبێ ئەو ڕستەیە دووبارە بکەینەوە بەڵێ. چەندێک گەورەکانمان گرنگی بەم بۆنەیە بدەن ئەوەندە لە یادەوەری مناڵەکانە ئەمێنێتەوە هەر یەکێک لێمە کاتێک باسی جەژنێتە پێشەوە ڕاستەخۆ ئەگەڕێنەوە بۆ بیرەوەریەکانی خۆمان دایکمان و باوکمان ئەو مزگەوتەی نوێژمان تیا کردووە هەمیشە کاتێک یەکسەر ڕاستەخۆیەتەوە یادمان کاتێک باوکمان بەهانی جەژن هەڵمانە سێنێ لە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر خەبەرمان ئەبێتەوە ڕاستەخۆ ڕۆژانی تر ئەگەر بانگمانکەن بۆ دەوام بێ یاخود بۆ شوێنێکی تر بێ زۆر بە قورس وەڵام ئەدەینەوە و هەڵ ئەسین بەڵام کە ئەزانین بەیانی جەژنە لەبەرەوەی حەزێکمان هەیە شەوقێکمان هەیە خۆمان بۆ ئامادە کردووە بە گرنگیەوە ئەڕوانین بۆی بۆیە ڕاستەوخۆ هەڵ ئەسین خۆمان ئەگۆڕین بەشداری نوێژی جەژن ئەەکەین لەوێ خزم و کەسوکار و هاوڕێکانمان ئەبینین بەسەریان ئەەکەینەوە دواتر کە دێینە ماڵەوە دایکان و باوکانمان جیاواز لە ڕۆژانی تر باوەشمان بۆ ئەەکەنەوە بە خێراتنەوەمانەکەن لە هەموویشی خۆشر جەژنانەمان پێدەن ئەمان خانە سەر سفرەکە بە جلوبەرگی نوێەوە ئەڕۆینە دەرەوە دراوسێکانمان و کەسوکار ڕێزێکمان لێ ئەگرن کەواتە بۆیە هەموو ئەمانە لە یادەوەریمانە ئەمێنێتەوە هەندێک کاتی تریش ئەگەر چوونە دەرەوە
بۆ مناڵەکان جۆرێک هێڵی سوور ببێ مەڕۆ بۆ دەرەوە کاتی نییە خوێندنت هەیە چیت هەیە بەڵام لە ڕۆژانی جەژنە بە جۆرێک لە جۆرەکان فریە ئەچین بۆ ماڵی خاڵ بۆ ماڵیمان بۆ لای هاوڕێکانمان بۆ جۆرێک لە بەسەربردننی کاتێکی خۆش لەگەڵ یاریەکانە بۆیە فریە و ئەگەر ڕۆژانی تر پارەمان کەم پێ بوو بێ لە جژنی شادیسان پارەمان زۆر پێەیە بۆیە هەموو ئەمانە ئەبنە ئەو یادەوەریانەی کە لە زاکیرەمانە ئەمێننەوە اینجا هەمومان لە مناڵیدا کۆمەڵە کەسی بەتەمەنمان ناسیوە لە خزم و کەسوکار و لە دراوسەکانمان ئەم بەتەمەنانە ئێستا لەوە ئەچێ لە ژیانە نەمابن خی گەورە دەرەجاتیان عالیکە بەڵام ئێستا ئەزانین کە ئەوانە چەندێک مای دڵخۆشی بوون مای خۆشحاڵی بوون بۆ ئێمە هەموو ئەمانەمان دێتەوە یاد بۆیە ئێمە خۆمان ئەتوانین بەدەستی خۆمان مێژوو یادەوەری هەم بۆ خۆمان و هەم بۆ نەوەکانمان تۆمار بکەین بۆی ئەوانیش لە داهاتوودا دیسان ئەم یادەوەریانیان بێتەوە یاد و چونکە بمانەوێت و نەمانەوێت جەژن ڕاستە بۆنەیەکی ئاینیە بەڵام بۆتە بەشێک لە کللتورمان بۆتە بەشێک لە ڕابردوومان ئێمە ناتوانین لە ڕابردوو و کللتوری خۆماندا ببڕین زۆر باش مامۆستا حەزەکەم لەسەر شتێک پرسیار لێ بکەم ئەویش بابەتی جەژنە پیرۆزەکردنە لای منداڵ زۆر کات لەوانەیە خۆشمان بە مناڵی تووشی ئێمە بێتین کاتێک باوکمان دێتەوە لە مزگەوت تۆزە قورسە بەلامانەوە شەرمەکەین پیرۆزبایی جەژن بکەین و داواگردن ئازای و ئەمانە بکەین لێکە باوک چۆن ئەم شتە لای مناڵ ئاسایی بکاتەوە ڕای بێنێ هەم لەناو خێزانەکە خۆی و هەم لەو کەسانش کە سەردانی ماڵەکەکەن یا ئەمان سەردانیانەکەن بە ئاسانی جەژنە پیرۆزێ بکەن و هیچ بەلایانەوە قورس نەبن خۆی جەژن وتمان فرسەتێکە دەرفەتێکە بۆ پرۆسەی بە کۆمەڵایەتی بوون بە تێکەڵ بوون بۆیە بە دڵنیایەوە بۆ مناڵەکان زۆر قورسە و زۆر جار لەوانەیە ئێمەی دایکان و باوکانیش زۆر بە شێوازێکی جوان و مەبەستدار و ئامانجدار نەهاتوین جەژنە پیرۆزیان لەگەڵاکەین تەنها هاتووینەتەوە و کوڕم جەژنە پیرۆز بێ کچم جەژنە پیرۆز بێ باوەشێکمان پیا کردوون بەڵام گرنگە ئێمە جوان لە ئامێزیان بگرین جۆرێک سۆز و محەبەت و خۆشەویستی جوانیان بۆ دەرببڕین بە کۆمەڵک وشەی ناسک جەژنت پیرۆز بێ هەمیشە دڵخۆش بی هەمیشە لە جەژنابی و کاتێکیش مناڵەکان وەکو پێویست ناتوانن وەڵاممان بدەنەوە با ئێمە نەیان شکێنین با ئێمە نەڵین بۆچی فێر نەبووین بۆچی وەڵام نادێتەوە یاخود کاتێک دراوسەکانمان و خزم و کەسوکاردێن بۆ ماڵمان یاخود ئێمە ئەچین بۆ ماڵیان کاتێک پرسیارێک ئاراستەی جگەرگۆشەکانمان ئەکەن نەڵین ئادەی وەڵام بەرەوە ئادەی خێراوە بکە چەندێکی توانی وەڵام بداتەوە بە لێ بگەڕین بۆ کات بۆ زەمن لەگەڵ هاوڕێکانیە لەگەڵ دەوروبەرەکەیە خۆی فێر ئەبێ وەڵام بداتەوە فێر ئەبێ بە خێراتن بکە و بەلایانی کەمەوە ئێمە چکلێتەکەی بدەینەیە بیگێڕێت ئاوی بدەینەیە بیگەڕێت کۆمەڵک بەرپرسیارەتی هەیە ئەگەر ئێمە لە جەژندا بیسپێرین بە مناڵەکانمان ئەوان وردە لە پرۆسەی بە کۆمەڵایەتی بوونەکە سەرکەوتووە بن وە زمانیشیانیەتە گۆ لەوە چێ کۆمەڵک وشە و دەستەواژە فێر ببن ئێمە نەمانتوانی بێ هێشتا بە زمانە دەری ببڕین و جەژنە پیرۆزان لێ بکەین بۆیە گرنگە ئێمە مناڵەکانمان نشکێنین بە هەر شێوازێک ئەوان توانیان تعبیر لە جەژنە پیرۆزە بکەن ئێمە دەستخۆشیان لێ بکەین ئێمە پێ بکەین بە ڕوویانە بۆ ئەوی ئەوانیش بتوانن ببنە چرایەکی گەشت لە ئایندەی کۆمەڵگەکەمانە هەستەکان خۆش بە حەزەکە مەسە هێلینا نقڵەکەمان بۆ بگێڕێ بزانێکین چۆن نقڵەکەمان بۆ گێڕێ و وەکو کچێکی جوان و سنگین و عقل جەژنە پیرۆزەش بزانین چۆنێکە لە ماوەساڵ دەست پێ بکە خۆی من نەخۆشترین مووقیفی شت گێڕانە لە ناو ماڵەکانە دایمەن یەکێک کە شتە گێڕێ ئاراستەیەکین لە دەستی ڕاستەوە دەست پێ بکەیان لە کەسی گەورەوە دەست پێ بکە تۆزە مووقیفێکی ناخۆشە بۆ هەمومان مایکەکە بمەوە بۆ گەزۆ دەستخۆش سەمان بۆکی هێلنەگیان دەست حەزت لە میوەکانە حەزت لە چییە لە میوەیە خۆشە هەڵگرە مینەکە بەرزکەرەوە مایکەکە حەزت لە چ میوەیەکە چی ئاوەتان سێریشان کە بزانە کە ئەوە شتێکی تایە هەناری تایە چی مۆزی تایە ئەی تۆ ناوەکانم بیرەچێتەوە جام نەوەخە مینە ژە حەزت لە شلیکە جاوە میوەکانیشمان شلیکی تایە دوای شلیک بکۆ ئافرین ئەی تۆ لە میوەیە حەزت لە چییە قۆخ وڵای قۆخمان نییە بابا هەمانە قۆخمان ئافرین دەکەواتە با لە هێلیناش بپرسین تۆ شلیکە خۆی ئافرین بەس لە جەژنە چکلێتی زۆرتان کۆکردەوە هەمووی نەخۆن
چکە بۆ دانتان خراپە دڵنیام لە قوتابخانە ژەوەیان فێر کردووە نییە؟ ئافرین دەستان خۆش بێ. مامۆستاگیان شتێکی دیکە ئەوەی کە گرنگە تەعاملی کەسی بەرامبەر لەگەڵ مناڵە چ دایک و باوکی بێت چ ئەو میوانانی کە سەردانی ئەو شوێنەکە نەبێت چۆن مامەڵە لەگەڵ مناڵە بکات. بەداخەوە زۆر جار هەندێک کەسەیە خود لەوانەیە خاڵ بێ خزم بێ بە قسەی ناشرین گاڵتە لەگەڵ مناڵە ئەکا و دوو لە ڕووی جەماعەت و بینەران بەجنێودان و ئەمەش هەیە ئەمە تا چەند نابێت وە نەرێنیە کە تەعامل و قسەکردن لەگەڵ منداڵە. گرنگە گەورەکان بە شێوازێکی جوان لەگەڵ بچووکەکانە بدوێن چونکە ئەو شەو دەربڕینانەی کاتێک گەورەکان هەندێک جار جا ئێمە ئەڵێن بە ناوی خۆشەویستیەوە بە ناوی ئەوەی کە خۆشم ئەوەیە بچووکەیە وشە و دەستەواژەیەک بەکاردێنین کە ئەم مناڵی پێ بچووگە بێتەوە ئەم مناڵی پێ ئەشکەیە حەزناکە بەو ناوە بانگ بکرێ لە ڕاستیدا بۆ چوونێکی هەڵەیە شێوازێکی زۆر هەڵەیە پێویستە ئێمەی دایکان و باوکان بە جۆرێک بانگی مناڵەکان بکەین بە جۆرێک جەژنە پیرۆزان لێ بکەین کە ئەوان حەزی لێ بکەن کە ئەوان بەلایەنەوە خۆش بێ بتوانن وەڵاممان بدەنەوە بۆیە زۆرجار ئەو کەسانی ئەو دەستەواژانە بەکاردێنن لەگەڵ مناڵەکانە ئەبینی مناڵەکان کاردانەوەی خۆشیان نییە وەڵامدانەوەی دوور درێژیان نییە ڕاستەوخۆ پردێک بربەستێک لە نێوان ئەم مناڵە لەگەڵ ئەم کەسە گەورەیە دروست ئەبێ بۆیە گرنگە پێمان وایە کە مناڵ بەهێستەیان کەمتر لە شتەکان تەیەکە نەخێر مناڵەکان زۆر بەهستن زۆر حساسن وەکوڵێ یەک پارچە سۆز و عاتیفان شتیان بیر ناچێتەوە لە زاکیرە و لە یادەوەریانە هەر ئەمێنێ من زۆر جار مناڵی خۆم وتوێتی یەک جار فڵان کەس ئاوای پێوتم ئاوای وت یعنی بیری ناچێتەوە یەک جار لە ژیانیدا ئەی ئەگەر چەند جارێک دووبارە بکرێتەوە بۆیە گرنگە ئێمەی گەورەکان بە زمانێک لەگەڵ مناڵەکانە بدوین مناڵانە لەگەڵیانە بدوین وەکو گەورە مامەڵیان لەگەڵان نەکەین بە زمانی خۆیان بە تەمەنی خۆیان بە شێوازی خۆیان کوڕەکەم کچەکەم جگەرگۆشەکەم ناوەکە ئێنین دەست بە سەریایەنین لەگەڵیا ئەدوین بە ڕوویەکی خۆشەوە بە دڵنیایەوە ئەوانیش لەگەڵمانە ئەکرێنەوە جایەکێک لە سلبیاتی ئەوەی کاتێک کە ئێمەی گەورە مناڵەکان وەکو پێویست ناویان ناهێنین یان وشەیەک بەکارهێنین ئەوان بەلایەنەوە خۆش نییە بۆیە سڵ ئەکەنەوە لە مامەڵەکردن لەگەڵ گەورەکانە بۆیە زۆر جار کاتێک میوانێکی تریە دوای ئەو میوانە ئەوان ئامادەنین بە خێراتنیکەن ئامادەنین نقڵەکەی بۆ بگێڕن ئەڵێ لەوانەیە ئەم میوانش قسەیەکەم پێ بڵێ یا ئەڵێت و ئاوات یا ئەڵێت و ئاوات یاخود دایکان و باوکانیش گرنگە ئەگەر من مناڵەکەم کچەکەم بەرپرسیارەت یەکەم پێدا نقڵەکەی گێڕا ئاوێکی گێڕا هەڵەیەکی کرد لەلایەکەوە دەستی پێکرد لە دەستی کەوتە خوارەوە وەکو پێویستنەی پێکا ئێمە هەر دڵخۆش بین ئێمە وەکوڵێ هەر بە جوانی مامەڵی لەگەڵا بکەین چانسێکی تری پێدەین هەلێکی تری پێدەین چونکە ئێمە یەکێک لە شێوازەکانی پەروەردەکردنمان ئەوەیە بەردەوام لەگەڵ هەڵەکانمان فێر ئەبین هەڵەکانمان ڕاست ئەەکەینەوە بۆیە گرنگە ئێمە بە زمانی شیرین و وتەی جوان مناڵەکان بانکەین و مامەڵیان لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە ساعتیان بنیاد بنێ دەسەکان خۆش بێخۆن بیان دوێنینەوە دواتر کۆتایی بە بەرنامەکەمان ێنین ئەفمەوە سەگیان زەحمەت مەکێشە هێلێنا تۆ حەز لە یاریکردن هەیە لە جەژن و هەر ڕۆژەکانی کەش ئەمڕۆ بە تەمانی چیتە شاری یاری ئەوانە بۆچی؟ یاری حەز لێ بە ئافرین لەوانەیە ئەمڕۆ هەربێ بگەڕێ لەگەڵ هاوڕەکانیان ڕۆژی سێ ڕۆژە خۆ جەژن ڕاست دووەم ڕۆژ بڕوە ئەی تۆ دیە دیەکیان ئەچی بۆ یاریکردنەوەوانە لەگەڵ هاوڕێکان تاو یاری بکەی حەز لە چ کامیاریانە جۆلانە جۆلان ئافرین جۆلانە یاریێکی زۆر خۆشە ئێمەش بە مناڵی کاک دانیار لە لای ماڵی نمکەم شوێنەکە بوو کۆمەڵە یاریتیا بوو بەشێک لە خۆشی جەژنمان هی ئەو شوێنە بوو کە چین سەردانمانە کرد پاسی پۆلۆنیوانە پاسی ڕۆشتیا مامۆستا یاریەکانی ئەو کاتە چەند سادە بوون بەڵام ئێستا دنیای گادەوەری جوانێن لە زاکری ئێمە توانی باز بیت و بینە گیان تۆ بەتەمای بچی بۆ یاریکردن لەگەڵ هاوڕێکان تا بێ یا لەگەڵ دایک و باوک تا لەگەڵ هاوڕێکان تا چی یاریەکەکەن تۆپتۆپێنەکەن ئەوەی کە لە ناو تۆپە زۆرەکان ئەمە بەستە ئافرین ئافرین ئەی کەس تۆ جامپین جامپین ینی بازدان
گەز و تۆ شتێکی لە جژنا بیرە نەچێتەوە شتێکی مەسەلەن زۆر حەز لێ بێتر هەردایم بیری لێ بکەیتەوە من نەزانی چی بوو بە مناڵی جژنانە بوو ئێستا و کەسانی کە جژنانەیان پێیاوم هەر ئێستش لە بیرم ماون ئێستا من گەورە بۆ من جژنانەیە بە مناڵەکانیان ئەو سەگیان ئەگەر لە کۆتایە شتێکی کەدما بێت و وڵا تەنها دوو سەرنجی زۆر کورتم هەیە بۆ دایکان و باوکان و خێزانەکان گرنگە ئێمەی گەورەکان لە جەژنە خەمی بەسەرکردنەوەی خانەوادە و خزم و کەس و کار و دۆست و هاوڕێکانمانە گرنگە لە سێ ڕۆژەکەی جەژن کاتێکیش تەرخان بکەین بە دڵی مناڵەکانمان جا بردنیانە بۆ شاریاری بۆ ماڵی خزمێکە بۆ گەشتێکە بۆ چوونە دەرەوەیەکە بەشێک لە کاتەکانمان بۆ ئەوان تەرخان بکەین خاڵی دووەمیشم بۆ دایکان و باوکان ئەوەیە کە ئێمە ڕاستەوخۆ لە دوای پرۆسەی جەژن ئەچینە پرۆسەی تاقیکردنەوەکانەوە لە ناوەندەکانی خوێندنە گرنگە دایکان و باوکان ئەم دوو سێ ڕۆژەی جەژن فشار نەخەنە سەر مناڵەکانیان نەڵێ دەی ئاگاداری سعیەکەت بە خەریکی وانەکانت بە ئەم چەند ڕۆژەی جەژن بە تەواوەتی بۆ جەژن بێ بۆ پشودان بێ بۆ بەسەربردننی کاتێکی خۆش بێ لە دوای سێ ڕۆژەی جەژن ئێمە کاتێکدا بنین مناڵەکانمان کە خەریکی وانەکانیان بن وە گرنگە دایکان و باوکانیش هەموو سەردان و چالاکی کۆمەڵاتیەکانیان لەم سێ ڕۆژەی جەژندا بە ئەنجام بگێنن ڕۆژانی دوای جەژن ماڵ چۆڵ نەکەین بۆی ئاگامان لە مناڵەکانمان بێ خۆمان لە ماڵەوە بین بۆی لەوانەکانیان دوانەخەون ڕەنجی ساڵێکیان بە فیرۆ نەڕات و هیوادارین سەرجەم قوتابیان وەکو ئێستا جەژنە پیرۆزان لەکەین لە ڕۆژی وەرگرتنەوەی نمرەکانیشیانە پیرۆزبایی دەرچوون و سەرکەوتنیان لێ بکەین و سەرجەم هاوڵاتیان و ئێوەش هەمیشە لە جەژن خۆشیدا بن زۆر باش سەگیان هاوکاران ماڵێن پرسیاری دیکە نازەماڕاستی مناڵەکان بێتیان جنابت بێ بەس من ئاراسی جنابتی یەکەم ئەمە ئەو زۆر خاڵێکی زۆر گرنگە باسکردمەوە سار خۆم بیم لەوە کردم ێستا زۆرێک لە مناڵان و قوتابیان زۆر دڵیان بەوە خۆشە کە ئەوەی کە ئاماژت پێکرد لەم جەژنەیە فشار نەخرێتە سەریان و سائی نەکەن پێ دوانیە ئەمە هۆکارێک بێت کە ئێستا بۆ منەم چەند ڕۆژە دڵخۆشن یعنی کەشێکی خۆشیان هەیە ئەمە دواتر کاریگەری بێ لەسەر سعیکردن و کۆششکردنیان و بە دڵدەرونێکی ئارامتر و خۆشترەوە ئەتوانن ئیسیجابەی ئەو زانیاری زانستە هەیە وەری بگرن لە قوتابخانەکە خۆی لە ڕاستیدا ئێستا جەژنە کە جەژنە پشووە پشوو جەژن بۆ ئەوە نییە خەڵک بڕا بۆ دەوام خەڵک بڕا بۆ ئیشکردن کەواتە پشوو جەژنیش بۆ ئەوە نییە قوتابی لە ڕۆژانی جەژندا سعی بکە کۆشش بکە بەڵکوی ئێستا کاتی دەربڕینی خۆشیە کاتی سەردانی هاوڕێکانە کاتی ئەوەیە ئەم قوتابیە لە ماڵەوە ڕێستێک وەربگرێت و پێشتر هیلاک بووە ڕاستە لە دوای ڕۆژانی جەژن گرنگە خۆی ئامادە بکە و خشتە و جەدوەلێکی هەبێ بۆ بەسەربردننی کاتەکانی بۆ ئەوی وانەکان بەتایبەت ئەو وانانەی کەتیا لاوازە لە ئێستادا کە چەند ڕۆژێک لە بەردەما بتوانێت لە وانانەدا کاتێکی باش تەرخان بکات بۆی لە تاقیکردنەوەکانە سەرکەوتوو بێ ئێمە شتێکمان هەیە کاک دانیاریانی ئەگەر دەرچوون نەبێت لە بابەتەکە شتێکمان هەیە لەم دینەی ئێمەدا لە شریعەتدا پێوترێ ئەفضەل العیبادە باشترین عیبادەتکردن باشترین پەرستش بریتیە لە ئەنجامدانی ئەو کارە لە کاتی خۆیدا بۆ نمونە ئێستا کە کاتی جەژنە کاتی ئەوە نییە من قورئان بخوێنم کاتی ئەوە نییە من خێزان و مناڵم جێبێڵم کاتی ئەوە نییە بڕۆم بۆ ئیشکردن بەڵکو ئێستا باشترین کاتێک باشترین عیبادەت و پەرستشێک کە ئێمە ئەنجامی بدەین بریتە لە سیلەی ڕەحم بریتە لە سەردانی خزم و کەس و کار بۆیە ئەبێ دایکان و باوکانیش ئەم بۆ چوونیان هەبێ بەرامبەر بە قوتابیەکان و بە مناڵەکانیان بە تایبەتی لە ڕۆژانی جەژندا ئەگەر ئێستا مناڵەکان لێیان بگەڕین کاتێکی خۆش لە جەژنا بەسەربەرن دوای جەژن ڕاستەوخۆ خۆیان ئۆتۆماتیکی خوان ئامادە ئەکەن چونکە ئەزان تاقیکردنەوەیان لە بەردەمایە و تاقیکردنەوەکەش گرنگە و چارە نووسازە بەڵام ئەگەر ئێمە لە ئێستاوە بڵین تاقیکردنەوەکانت بیر بێ سعی بکە هەر ئەم بەیانیە ئیتر بەسە لە دوانیەوە تۆ کۆشش بکە هەم جەژنەکەیشی لێ ئەبێ بە ناخۆشی هەم کۆششەکەیشی ناکەواتە لە دوو لاوە ئێمە زەرەر لە کەسایەتی مناڵەکانمان نەدەین بۆیە با جەژن وەکو خۆی بڕوا بەڵام دوای جەژنش کە کاتی تاقیکردنەوەکانە چۆن ئێستا زەمینە و کەشی جەژنمان لە ناو خێزانەکانە ئامادە و فراهم کردووە لە دوای جەژنیش کەشی کۆششکردن و ئامادەبوون بۆ تاقیکردنەوەکان فراهم بێنین بۆ قوتابیەکانمان هەڵسایەکی تر لە شتانی کە ئیبینین لە ناو خێزانەکانەوەی کاتێک دایک و باوک بم بەستی جژنە پیرۆزە سەردانی خزمەکانیانەکەم جاریوایان مناڵ لە ماڵەوە بەجێهێڵن ئەمە تا چەنێ تەندروستە و ئەگەر تەندروستە
دایکواک لەسەری بەردەوام بێگەر تەندروستە مەترسیەکانی چین. بێگومان بەپێی ئاست و تەمەنی مناڵەکان لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تر دەور ئەبینێ و لە هەمان کاتە ئەو مەودایشی کە ئەم دایک و باوکە ماڵەکە جێهێڵن ئەگەر سعاتێکە کەمترە لە سعاتێک مناڵێک یا چەند مناڵێک لە ماڵەوەن زوویێنەوە بۆ ئەوی ئەم مناڵەش هەست بە بەرپرسیارەتی بکە هەست بکە کە خۆی هەیە بۆی کە خزمێک هات فێر ئەبێ کێ هات ناوی چی بوو و کۆمەڵک پرسیاری لێکە و خزمەکە خۆی پێ ئەناسێنێ ئەمە ئەتوانین بڵین حاڵەتێکی ئاسایی و حاڵەتێکی نۆرماڵە بەڵام کاتێک دایک و باوک بە درێژایی شەوە ماڵ جێهێڵن مناڵک دوو مناڵ جێهێڵن هێشتا لەو تەمەنانین بتوان بەرپرسیارەتی میوانداری و بەڕێکردنی میوان بەڕێ بکەن لە ڕاستیدا حاڵەتێکی سلبیە و ئیجابینیە بۆ مەودایەکی دوودرێژ ماڵ جێبێڵن بەڵام ئەگەر مەوداکەی کورت بێت ئاساییە ئەکرێت ماڵ جێبهێڵن. دەستخۆش بە مامۆستا گیان مامۆستا عوسمان حسێن ڕاهێنەری پەروەردەی لەگەڵ ئەو مناڵە ئازیز و خۆشەویستانە گوڵە جوانانە یەخوا بەخێر بێن سپاس کە زەحمەتان کێشا و دەستخۆش بە